بەداخەوە بۆ ئافرەتە تێکۆشەرە بۆ ئافرەتە ڕۆشنبیرە کە بەڕاستی جەماعەتێک ئافرەتی لە خۆی کۆ کرد بۆ هەمووی گەنج و جوان و ڕێک و پێک بۆ ئەوەی ینی پێیان بگەێنێ بەڕاستی بەڵام بەداخەوە دەستی تیرۆر نەهێش بەو ئاوات و ئامانجە بکە لە ناوی بر زۆر بەداخەوەی نێمەوەکو ئافرەت بە پێویستە ئافرەتان هەمووی دەست بخەنە ناو دەستی یەک بۆ ئەوەی ئەو تیرۆریستی ئەو کاری کردووە بە هینی خۆی بگەێنێ بە سزای خۆی. بەڕاستی ئافرەتێکی زۆر زۆر یعنی گرنگ بوو بۆ هەموو ئافرەتێک چونکە ئافرەتی ڕایەنە چۆن تێبکۆشێت چۆن ڕۆشنبیر بێ چۆن هەوڵ بدات دیفاع لە خۆی بکە لە خاکی بکە لە نیشتیمانی بکە بەڵام بەداخەوە بەڕاستی دەستی تیرۆر ناڵێ و ئافرەتە ڕۆشنبیرانە پێ بگەن یعنی ڕۆشنبیری لە ناو کۆمەلگادا بڵاوکەن ئەو بەرەو پێشی بەرن نایە.